کێشەی زێوزارە کشتتوکاڵەکانی تعریب لە کەرکووک کە بە ڕێگەی گرێبەست دراونەتە عەرەباوردەکان و ڕوبەری گشتیان لە نێوان 300 بۆ 400 هەزار دۆنەمدایە باڵپەسێدراوی ماوەتەوە. ڕاوێژکارێکی سەرۆک کۆماری عێراق دەڵێ کێشەی زێوزارە کشتتوکاڵەکانی کەرکووک کە لە چوارچێوەی گۆڕینیباری دیموگرافی شارەکە لەلایەن ڕژێمی بەعسەوە دراوەتە هاوردەکان دەبێ بە پێی یاسا چارەسەر بکرێت. هذه أزمة يعني حقيقية ومتراكمة لها أثر كبير. تەنگەژەیەکی گەورە لە کەرکووک هەیە کێشەی زەویزارە کشتتوکاڵەکانە. ئەم کێشەیە سەرچاوەکەی بۆ ڕژێمی پێشوو دەگەڕێتەوە کە زەویزاری جوتێرانی ڕەسەنی کەرکووکی داگیر کردو بە گرێبەست بە خەڵکی هاوردەی داوە. لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا حکوومەتی عێراق کەم تەرخەم بووە لە چارەسەرکردنی ئەم کێشەیەدا. ئێمەش وەک سەرۆکایەتی کۆمان ناتوانین ڕاستەوخۆ بڕیار لەسەر چارەسەری کێشەکە بدەین. ئەرکی حکوومەتی عێراق لە ڕێی لێژنەی پسپۆڕەوە ئەم کێشەیە بە یاسا چارەسەر بکات. من 2003 بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی کەرکووکیش دەڵێت لەسەر بڕیاری وەزارەتی کشتتوکاڵی عێراق نوێکردنەوەی گرێبەستی کشتتوکاڵی ئەو زەویانەی بۆ عەرەباوردەکان دروست کراوە ڕاژیراوە و لە ئێستادا کار بە گرێبەستەکان ناکەن. فيما يخص تجديد العقود بەنسبەت نوێکردنەوەی گرێبەستە کشتتوکاڵەکان لە کەرکووک وەک بەڕێوەبەراتی کشتتوکاڵی کەرکووک هەموو مامەڵەکانمان ڕاگرتووە ئەویش لەسەر بڕیاری وەزارەتی کشتتوکاڵی عێراق بەو پێی ئەو زەویانە پەیوەستن بە مادەی 140 دەستورەوە. ڕوبەری ئەو زەویانەش 300 بۆ 400 هەزار دۆنەم زەوی دەگرێتە خۆ کە ڕژێمی بەعس بە جوتیارانی هاوردەی داوە. لێرەوە ڕای دەگەێنین هیچ مامەڵەیەکی نوێکردنەوە بۆ گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریب ئەنجام نادەین. داواکارین لە پەرلەمانی عێراق ئەو کێشەیە بە پێی مادەی 140 چارەسەر بکات. پاڵپشت بە نووسراوێکی وەزارەتی پەیوەندیەکانی هەرێم بۆ دانوستان لەگەڵ حکوومەتی عێراق پرسی نوێکردنەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریب لە کەرکووک بە شێوەیەکی فەرمی ڕاژیراوە چارەسەری کۆتایی بۆ یەکلایکردنەوەی ئەو کەیسە دەرچوانی یاسایەکی تایبەتە لە پەرلەمانی عێراق بۆ پوسەڵکردنەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریب. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.